USAID یەکێکە لە ڕێکخراوە گەورەکانی جیهان و لە ساڵی 1960ەوە دامەزراوە. ڕێکخراوێکی ئەمریکیە و پشتیوانی دارایی و مرۆیی و تواناسازی دەکات لە پرۆژەکانی کۆمەڵگە و وڵاتانی جیهان لە ڕێی کەرتی تایبەت و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و حکومەتەکانەوە. ماوەی 2 ساڵە سەنگیان خسۆتە سەر بەهێزکردنی کۆمەڵگەی مەدەنی. کاتێک من دەڕوانمە زۆرێک لە وڵاتان بە تایبەتی جیهانی عەرەبی دەبینم هەندێک لە ڕێکخراوەکان لەو باوەڕەدام کە بە ڕژدی پەیوەندیدارن. هەندێک لەوانە بە ژمارەیەکی زۆر دەردەکەون. لە کاتێکدا هەندێکیان لەلایەن حکومەتەوە دروست کراون یان لەلایەن خەڵکەوە دروست کراون، بەڵام وا دەردەکەون کە پەیوەندیدار نین و بێمانان. سەرباری پشتیوانی جیهانیەکان بۆ بەهێزکردنی کۆمەڵگەی مەدەنی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و باکووری ئەفریقادا، بەڵام هێشتا کۆمەڵگەی مەدەنی کاریگەریشی ئەوتۆی نەخسۆتە سەر سیستەمی حکومڕانی و گۆڕانکاری و دیموکراسی. ئیدارەی USAID و بالیۆز مارک گرین بە تەواوەتی پشتیوانی ڕۆلی پۆزیتیڤانەی کۆمەڵگەی مەدەنی دەکەن و یارمەتی ئەو وڵاتانە دەدەن بۆ گەشەپێدانی ئامانجەکەیان و بنیادنانی بەهێز و سازکردنی کۆمەلگایەکی دیموکرات. فشاری گەورە لەسەر ئازادی شارستانیەکانی مرۆڤ تێکرابوونەتە خەمێکی جیهانی. ئازادی ئێمە و ئازادی کۆمەلگا مەدەنیەکانمان و ئازادی هاوڵاتیان و توانایی هاوڵاتیان تێگرا بەرتەسک بوونەتەوە و فشاریان لەسرە. لە ئەمریکاش بە هەمان شێوە. ئەمە تەنها گرفتی ئەمریکانیە، بەڵکو و گرفتی هەموو جیهانە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرباری قەیرانە سیاسی و ئابوووریەکانی و گرفتی حکومڕانی و دیموکراسیش گرفتە گەورەکانن. دەستێوەردانی حکومەتەکان لە کاروباری کۆمەڵگەی مەدەنیدا جێی نیگەرانین. راپۆرتی 2016 ڕووماڵی 69 وڵاتی جیهانی کردووە لە ڕێی کۆمەڵێک سەرچاوەوە وەک کۆمەڵگەی مەدەنی و بەراوردکاریان کە لەلایەن خودی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە سازکراوە بۆ ئەنجامدانی تاوتوێکردن و هەڵسەنگاندنی ڕاددە و توانستی کۆمەڵگەی مەدەنی لە وڵاتاندا و شیکارکردن لە پێنا و بەرزکردنەوەی توانست و ئامادەجیان لە دایالۆگ لەگەڵ حکومەت و کەرتە تایبەتیەکاندا. کۆمەڵگەی مەدەنی بەشێکی دانەبراوە لە هەڵمەتە شارستانی و مرۆیەکان، سازکردنی متمانە خوڵقاندنی هیوایە لە نێو هاوڵاتیاندا. هەرچەندە لە کاتی ناڕازایەکانیشدا چالاکی و فریاگوزاری متمانە لە نێوان هاوڵاتیان لە ئارادا بووە، ئەوانەی کە ئومێدیان بۆ داهاتوو لە دەستداوە. ئایا کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا چه ڕادەیەک ئامادەن بۆ پەرەپێدانی کۆمەڵگەی مەدەنی و سازکردنی زمینەیەکی شارستانی شایستە بە هاوڵاتیان؟ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کاتێک دەڕوانیتە ئێران و تورکیا و مەغریب دەبینین ئێمە مێژوویەکی دەوڵەمەندی ڕێکخستنی کۆمەڵایەتی هاوڵاتیانمان هەیە، بەڵام هەندێکات بۆ ئەوانەی لە دەرەوە دێن ئەویان لە یاد نییە دێنە ناو کۆمەڵگەکە و پێیان وایە ئەمە بیرۆکەیەکی نوێە. لە ڕاستیدا دەبێت بگەڕینەوە بۆ ئەو نەریتەی کە هاوڵاتیان چۆن خۆیان ڕێکخستووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. پەروەردە و خوێندن کەوتۆتە کوێی هاوکێشەکەەوە. کۆمەڵگەی مەدەنی لە تاکە کەسێکەوە دەست پێ دەکات تا دەگاتە خێزان و سندیکا و ڕێکخرا و دامەزراوە کۆمەڵایەتی و شارستانی و ئابوووریەکانیش. پەروەردە گرنگە بۆ خێزان و کۆمەڵگە، بە تایبەتی بۆ ئەوانەی کە شەر و ململانەیەکان کاریان تێکردوون بۆ ئەوەی بتوانێت یارمەتی خۆیان بدەن. پرۆگرامی پەروەردەیەکی تایبەت پێویستە بۆ پەروەردەکردنی نەوەی نوێ بۆ ئەوەی جێ ئەوان بگرنەوە. دەبێت سیستەمی پەروەردە ڕێک بگونجێنین بۆ ئەو مەبەستە. هەژاری و قەیرانە ئابووری و سیاسیەکان گرفتە ڕاستەقینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و هەندێک لە وڵاتانی جیهانن، بەڵام گرفتە کوشندەکان ئازادی و گەندەڵی و نادادپەروەری و توندوتیژی ئاینی و فەرهەنگی و حکوومیەکانە. کۆچی بەلێشاویش گرفتێکی دیکەیە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.